سڵاوتان لێبێت تا دوێنێ پارتی وەکێتی کاری لە پێشینەیان بردن و دزینی سەروەتی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان بوو بەڵام لە نوێترین ڤێژن و هەنگاویاندا دەستیان بۆ دزینی دەنگی ناڕازیش لە هەرێمی کوردستان بردووە تەنانەت دزیەکەیان ئەوەندە بە چڕی و بە بەبەرنامە کردووە تەنانەت دەنگی کاندیدانی خۆشیان لە بەرژەوەندی کاندیدێکی دیکە بردووە بەڵام ئەم جارە تەنیا خۆیان نین و وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمیش لە پشتیانن لەم بەرنامەدا چەند سیناریۆیەک و چەند ئەگەرێکی ئەو پێشێتکاری دزین و تەسویرانە بۆ ئێوە دەخەینە ڕوو لە هەمان کاتیشا وتە و نووسینی بەشێک لە کاندیدەکانی خۆشیان بۆ ئێوە دەخەینە ڕوو کە دەڵێن تەنانەت دەنگی کەس و کارە نزیکەکانیشمان لە بەرژەوەندی کاندیدەکانی دیکەی هاوڕێمان براوە لەگەڵماندا بن و زۆرترین زانیاری و زۆرترین مستەمسەک لەسەر ئەو شێوازی ساختەکاریانە ببینن کە پارتی دەسەڵاتدار پەنای بۆ بردووە. بە ئامێرێکی سادە و چەند کەرەستەیەکی سەرەتایی دەمانەوێت شێوازی دیزاینکردنی ئەنجامی هەڵبژاردننی تایبەت و گشتی 18 و 20 مانگیدا بۆ ئێوە بخەینە ڕوو. لە ئێستادا لەگەڵ کاکزانا محەممەد شارزای بواری ئایتین دەمانوێت بە ئامێرێکی سادە ئەو ئەمەلیەی گۆڕانکاریە کلینکەی دەنگدانمان بۆ دووبارەکاتەوە بەتەکید ئەم ئامریکا ئێستا لە بەردەستمانە ئامریکی سادەیەوە ئەو ئامریکا لە هەڵبژاردنان هەبوو بە شێوەیەکی ئەلکترۆنی زۆر پێشکەوتوو بۆ بەرمەجەکردنی زۆر ئاسانتر و زۆر بە کوالیتێکی بەرزتر بۆ بەڵام ئێمە ئەمانەیە وەکو نمونەیەک بڵین کە ئەم ئامێرانی کە ئایتین و ئەلکترۆنین دەکرێت بە ویستی خۆمان بەرمەجی بکەین چۆن بمانوێت ئەنجام بدا بەدەستەوە واتە ئەم ئەلکترۆنانە لەو چوارچێوەدانین بڵێم هیچ کات ناتوانین دەستکاری بکرێت هیچ کات ناتوانرێت کە ئەنجامەکانی بەو شێوە بێت کە خۆمانەمانەوە و دوور بێت لە ڕاستیەوە لە ئێستادا ئێمە ئەگە کامێرامانی هاوکار یارمەتی دەبێت دەنگمان بە کۆمەڵی دادگەری داوە لێرە ئەگەر بە ڕوودی دیار بێت دەنگمان بە کۆمەڵی دادگەری داوە لیستی 147 کۆمەڵی دادگەری بەبێ ئەوەی کە مۆنتاژ بکرێەوە پێ لە ڕێگەی کارزاناوە دەخێن و ناو پرینتەرەکە هەمان وەرەقە هەمان ئەو پەراوی کە دەنگمان لێداوە دەمانێت لە ڕێگەی ئەم پرینتەرە سادە و لە ڕێگەی کاکزاناوە فەرموو کامێرامانی هاوکارمی یارمەتی دەربێ لە ئێستادا دەمانێت ئەم وەرەقەیە ئەم نووسراوە ئەم پەراوە بگۆڕین بەلایەنێک کە ئەمانێت بە پارتی دیموکراتی کوردستان بیگۆڕین لەبەرەوەی ئەم پارتە یەکێک لەو پارتانەی کە پەنجی تۆمەتی بۆ ڕادەکێشین کە هۆکاری یەکەمی ئەم گۆڕانکاری و ئەم بەرمەجەکردنەیە کە دەنگەکانی بە بەرژەوەندی خۆی شکانوتەوە فەرموو کاکزانە ئەم ئەمەلیە کاکزانە وەکو جەنابیشت دڵنیام هەر ئەو بۆچوونەتەیە کە ئەم ئامێرە ئامێرێکی سادەیە ناکرێت بەراوردیکەین بە هەڵبژاردن بەڵام ئەکرێ بڵین لەم ئامێرە سادە ئەم گۆڕانکاریە بکرێ بە دڵنیایی لە ئەمریکی گەورەتر و پێشکەوتوی وەکو دەنگدانێکی دوایە ئەمریکی ئێسێمە بەکارین پرینتەرێکی سادەیە ینی ناکرێت بیشبهێنی بۆ ئامریکا لە دەنگدانە بەکار هاتووە ئەو ئامێرە ئەبووە چی سیستەمێکی تیانە بووە کاکزانە خۆی ئەو ئامێرە یەک سیستەمی تایە بۆ پوچەڵکردنەوەی دەنگەکان کە مۆرێکەدا لە پشتی وەرەقەکە هەمان پرینتکردنە لەسەر دەنگدانەکەش بە هەمان شێوازی مۆرەکە کە پرنتەکەیەکە ئەو عملی بۆ دانراوە ینی لەگەڵ ئەوەیە ئەمە هەمووی گریمانەیە کە ئەم جیهازە ئەو حاڵەتی بۆ دانراوە کە کلینی ئەو مۆرانەی تر بکات بۆ تۆ مۆرد لە شوێنی کۆمەڵی دادگەریاوە کە چێتە ناو ئەم جیهازەوە بە شێوازێکی تایبەتی خۆی کە چەندین شێوازی سڕینەوەی حیبر هەیە ئێستا قەڵەمی جاف هەیە بە پشتەکەی خۆی ئەسڕێتەوە خۆی لە عادەتا قەڵەمی جاف ناسڕێتەوە بەس پشتی خۆی ئەسڕێتەوە شێوازی زۆر هەیە بۆ سڕینەوەی ئەو مۆرەی کە لەویا بۆ یەکەم ئەتوانێت ئەو حیبرە وا بەکارهات بێ کە بە گەرمیەکی ناو پرنتەرەکە بسڕێتەوە احتیمالی هەیە ئەو حیبرە بۆ شێوازێک بوو بێ کە مەسەن بە شێوازێکی موگناتیزی ناو ئەو پرنتەرە بسڕێتەوە احتیمالی هەیە حبری سپیت یا بەکارهات بێ ئەم پرنتەرە کە گریمانەکان زۆر زۆرن ینی ئەو وەرەقەیە بەو شێوازە دیزاین کرابێکە لە ناو ئەم پرنتەرەیە ئەو حیبرە هین نەکات وەرنەگرێت و بیسڕێتەوە و پرنتەرەکەی لەو شوێنەی بدات لەو هینەی حیزبەی کە ئەوان بۆیان دیزاین کردووە و پرۆگرامیان کردووە هەر ئامێرێک کە ئێمە بەکاری هێنین خودی ئامێرەکە هیچ شتێکی پێ ناکرێت خودی ئەم ئامێرە ئەلەویا داینێ 10 ڕۆژ ناتوانێت وەرەقە پرنت بکە هەتا ئەو پرۆگرامی کە تۆ ییتێ
ئەو پرۆگرامەش لەسەر شێوازی داواکاری تەڵەبی تۆیە کە هینەکەت بۆ ئەکات. ئەم سڕینەوەی کە ئەمریکام ئامێرە سادە بەچی پاڵپشتیەک بە گەرمیەکەیەتی بەچیەتی ئێستا ئەم پرنتەرە سڕینەوەکە ناکات ئێمە ئەمانتوانی ئەوەی کۆمەڵی دادگەری ئەلێرە شتێکی ڕەشی بخینە سەر یا مڕەبایەکی ناڵین سپی وەکو نزیک لە سپی بخینە سەر مۆرەکە ئەلێرە دووبارەکەینەوە کە ئێستا دووبارە بووەتەوە پێشتر مۆرەی لەسەر بوو ئێستا ئەمە شیانی لەسەرە ئەمە ئەتوانرێت دوایی بە دەنگێکی پوچەڵ ژمار بکرێت. ینی ئێستا ئەمە بۆ پوچەڵکردنەوەی ئەم دەنگە بۆی لای بینەرانی ژوون بێ ئێستاکە لێرە کۆمەڵی دادگەری ئێمە یەکەم جار دەگمان پێدا پارتی دیموکراتی کوردستان دەگمان پێ نەیە بەڵام بۆ ئەوەی کە پوچەڵ بکرێتەوە هەر دەنگیدا بە پارتی دیموکراتی کوردستانیش بۆی دەنگەکەی کۆمەڵی دادگەری پوچەڵ بکرێتەوە لە ئێستا توانی بۆ مانوالێ بکەیت کۆمەڵی دادگەری پەراوێکی ڕەش با بەسەریا یاخود نەفی بکات سفری بکاتەوە دەنگە بۆ پارتی دیموکراتی کوردستان بڕوە بەڵێ ئەتوانی بەڵام ئەو حاڵەتی کە وەکو پێم وتی چەند شێوازێکی تایبەتی هەیە بۆ سڕینەوەی ئەو دەنگە یا وەکو حبر بەکارێت یا مەسەن گەرمکردنێک بەکارێت یا شتێکی لەوانە کە ئێستا ئێمە لێرە یا هیچ کامیمان نییە بەس دەتوانین پەراوێکی ڕەشیا تۆزێک لە سپی بەرزتر بێ ئەوە ئەسڕێتەوە زۆر باشە لەسپی بەز لە ژێرەوە لە احتیمالی کاکزانە ئاماژەی پێ دەکات ئێمە لە ئێستادا ئەو ڕەنگە سپێمان لە بەردەستانیە لەبەر ڕەنگێکی ڕەش بەکاردێنین بۆ ئەوەی ئەو مۆری کە لە کۆمەڵی دادگەری دراوە ڕەشیە بین بەسەریا کە ئەوان لە کۆمیسیۆن سپی بووانە سپی احتیمال هەیە حبری سپی بوو احتیمال هەیە ئەوراقەکە تایبەت بوو بێ کە ئەو هینەی سڕی بێتەوە احتیمالات زۆرە بۆ ئەو حاڵەتە ینی ئێستا فەرز لەسەر ئەوە ئەگرین کە ئەوە سپی بوو ئێستا ئێمە ئەوکو لەسەر دابینتان دەگمان بە کۆمەڵی دادگەریدا بەڵام بۆ ئەوی کە تەلەفی بکەین خستمانەوە ئەو پرینتەرە کە ئامێرێکی سادەیە مۆریێکیدا لە پارتی دیموکراتی کوردستانیش لەم کاتە تەلەفەکرێت کەواتە ئێستا بەشێکی زۆر ئەو تەلەفەی کە هەیە گومان دەکرێت کە هی دەنگە ناڕازیەکان بێ هی لایەن ناڕازیەکان بێ و بۆ سووتاندنە دەنگی ئەوانی پێکەم کرابێتەوە ئێستا دووبارە وەرەقەکە دەخێنەوە ناو پرینتەرەکە دەمانوێت لە ڕێگەی کاکزاناوە ئەو پەراوێکی ڕەش یا خودفێتێکی ڕەش بخاتە سەر کۆمەڵی دادگەری تەبعەن لە کۆمیسیۆن ئەم فێتە ڕەشە نییە لەبەر ئەوان حیبری سپیان پێ و ئامێرەکەشیان پێشکەوتوترە زۆر بە ئاسانی دەتوانن ئەو پەراوە سپیە حیبرێکی سپی بۆ بەکاربێنن و ڕاستەوخۆ لە بەرچاوی ئێمەدا بیسڕنەوە و دەنگەکە بۆ پارتی دیموکراتی کوردستان بڕایان بۆ ئەولایەنە بڕوا کە دەیوێ و تەنانەت لە سایدۆ هەولێریش کە ڕۆژی پێنجشەممە لە شاری هەولێر کۆمیسیۆن ئەو سندوقانەی کە کێشەی هەبوو چێکیان دەکردەوە چاودێری لایەنە سیاسیەکان سیریان کردووە کە هەندێک لایەن هەندێک کیان کە دەنگەکەی سڕاوەتەوە بە باشی نەسڕاوەتەوە و ئاسەوارەکەی دیارە کە گۆڕاوە بۆ لایەنێکی دیکە و قسەی دیکە شێ دەڵێن وا بەرمەجە کراوە کە دەنگ بۆ پارتە سیاسی باڵا دەستەکان بوو بێ ئەگەر بەغەڵەتیش بوو بێ ئەو هەر ئۆکەی پێداوە و نەیهێشتووە کە تەلەف بکرێت ئەمانش هەمووی بە بەرمەجە بە بەرنامە ئەکرێ کاکزانەوە نیە بەڵێ ئەوانە هەمووی ئەنی ئەتوانێت بەرمەجی بۆ بکرێت بەو شێوازەی کە تۆ ئەتەوێ ئەو جیهازەی شەکەت بۆ بکە ئێتر ڕێژەکەی چەندێک بێت چۆن بێت ئەوانە هەمووی لای خۆی دیاریکرا و خۆیان دیاریەکەن حاڵەتەکە ئێستا من پرنتێکی لە بەغداش ئەو کێشە هەبوو کاکزانە پێم وایە پێش لە هەڵبژاردنەکانی پێشتیش ئەگەر تەنانەت موقتەدا سەدیش بەشداری نەکرد لە پرۆسی سیاسی هاتووە هەمان حاڵەت هەبووە خۆی پرۆسی هەڵبژاردن لە هەموو وڵاتانی جیهانە کێشەی بۆ دروستەوێ بەس ڕێژەی ینی تەزویرەکان جیاوازە بۆ نمونە لە ئەمریکا کرا ترامپ بۆ ماوەیەکی زۆریش کێشەی لەگەڵ حکوومەتا بۆ دروست بوو لەسەر ئەو حاڵەتە کەوتی تەزویر رووسیا و ئێران تۆمەتبارەکەیان بۆ بابەتە چین و یانی وڵاتانی کە هاوکاریان کردووە بۆ تەزویرەکە بۆ بایدن سەوای پرنتمان لێیەوە ئێستا دووبارە وەکو ئێمە سەرەتاییە هاتوین پەراوێکی ڕەنگێکی تقریبان قاوەیی تۆزێک لە نزیک لە سپیەکەەوە من لێم ماوە ئێمە تەنها بابەتەکە لەوە کورت ناکەینەوە کە بەم شێوازە ساختەکاری کراوە نەخێ ئێمەڵێ ئەمەیەکێکە لە ڕێگاکان دەکرێت بە شێوازی تر و بە بەرمەجەکردن و شێوازی دیکە بە تەریقی تر کە تەنانەت برایانی ئایتی پێیان پێ نەبردوێ ئەو کۆمپانیایە ئەو سیستەمەی بەرمەجە کردوێ واتە ئێمە تەنیا ساختەکاریەکە لەم شێوازە کورت ناکەینەوە بە هیچ شێوەیەک بەڵکو ئەڵێن ئەمە ڕێگایەکە ئەمە شێوازێکە بۆ ئەوەی کە ئەو شێوازە ساختەکاریە لە
هەڵبژاردننی ئەم جاری پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو بێ و کاکزاناش ئاماژی بێتە لە عێراقیش ئەو گرفتە هەبوو کە ئەو کاتە پارتویەکیش نیان ئەم شێوازە هەیە بۆیە زوگلێ پێم وایە ئەوانیش نەیانزانیوە ینی کام جیهازە پێشتر کە دیزاین کراوە بەو شێوازە دیزاین کراوە کە ئەوی شە بکات وەکو دەبینن ئەمە پەڕاوێکی ئەنی من لە ژێرەوە مۆرەکەم هێشتەوە لە بەرەوەی دیار بێت کە دراوە بەسەر ئەوە ئەما گەر حیبرێکی سپی بێتەوە و دەرناکەوێتەوە بە هەمان شێوە وەرەقەی تر لێرا پارتی دیموکراتی کوردستان ماوە کەواتە لەم کاتا تۆ دەتوانی پەڕاوێکی بەی بەسەر ئەم وەرەقەیەدا و ئەو مۆرەدا و بیگۆڕی بەلایەنێکی دیکە ئەمەیەکێکە لەو شێوازی ساختەکاریانەی کە پێمان خۆش و بە شێوەیەکی مەیدانی لەکەو لە شارزایکی بەریایەتی ئەو عملی ئەنجام بی بەڵام وەکووتمان ئێمە بە ئامێرێکی زۆر سادە کردومانە و بە طریقێکی زۆر سادە و ئامێری پێشکەوتووە کرێ بە شێوازێکی زۆر پێشکەوتوتر و بە کەرەستەی باشتر و بە کەلوپەری مەوجودتر لە بەردەستا بتوانرێت کە ئەو عملیە ساختەکاریە ئەنجام بدرێت. پێش ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی تایبەت و گشتی لە هەرێمی کوردستان سەربەست نەجمەدین شارەزای بواری ئایتی هۆشداری لە مەترسیەکانی ئامێری ئەلکترۆنی لە پرۆسەی هەڵبژاردندا و نووسی بووی ئەم دوو ئامێرە کە یەکێکیان بۆ ناسینەوەی پەنجەمۆر و ئەوی دیکەیان بۆ ژماردنی دەنگەکان و سندوقی دەنگدانەکەیە شوێنی USB هەیە واتە پۆرتی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کۆنێکت بکات لەگەڵ ئامێرێکی دیکە واتە ئەو پەیوەندیە قبول دەکەن کە لە ڕێگەی کێبڵ یان فلاش میمۆریەوە بۆیان بکرێت بۆیە ئێستا لەوە تێدەگەین دەکرێت فلاش میمۆریەک هەموو شتێک بگۆڕێت و دەنگەکان و ڕێژەی بەشداریکردن و دار و بەردی هەڵبژاردن یاری پێوە بکرێت. سەردانی ئەو شارەزایەی ئایتیم کردووە و گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. سڵاوتان لێ بێ سپاس بۆم دەرفەتە بێگومان هەر ئامێریکی ئەلکترۆنی یان دیجیتاڵی کاتێک کەسێک دروستیەکەیە کۆمپانیایەک دروستیەکە واتە دەستکردی خەڵکە دەستکردی ئینسانە قابلی ئەوەیە کە ئەم ئامێرە ئەم سیستەمە هەڵەی تیا بێت و ڕوبەڕووی هەرشی ئەلکترۆنی بێتەوە ئیتر سیستەمەکە لە هەر بوارێکا بێت. ئێمە ئەگەر تەرکیزەکە بخینە سەر سیستمی هەڵبژاردن کە ماوەی چەند ساڵێکە بۆ بە ئەلکترۆنی بە تایبەت لە عێراق چەند هەڵبژاردنێکە بۆ بە ئەلکترۆنی ئەم سیستمێک ئێستا هەیە عێراق بەکاری هێنێ لە سێ پارچەی سەرەکی بەکاردێ پارچەیشان ئەوەیە کە پەنجەمۆر خوێنەوە کە سیستمە بایۆمەتریەکەیە واتە کەسێک هەوی بایۆمەتریەکەی دەرەکات و دواتر لە ڕۆژی دەنگدانە ئاچێت لەم سیستمای خوێنێتەوە ئەمە بەشێکیانە. بەشێکی ترمان هەیە کە سنووقەکەی پێڵێن سنووقەکەش کراوە بە دیجیتاڵی یا بە ئەلکترۆنی چکات ئێمە فۆرمەکەی تێەکەین تیشکێکی لێیە ئەو داتایی ئەو کەسە تۆماری کردو ئەی خوێنێتەوە و دواتر وەرەقەکە خاتە ناو سنووقەکەەوە ئەمە بەشی دووەمێتی بەشی سێمی کە گرنگترینیانە جیهازەکە کە ناردنی داتاکەیە بۆ مرکزیت بۆ شوێنەی کە دانرا بە مرکزیت بۆ نمونە بەغایە ئەم ئامێرە داتاکانی پێنەری لە ڕێگەی قەمەسنایەوە ئەم سێ بەشەمان هەیە لەم سیستمەیە هەری هێک لەم بەشانە خاڵی لاوازی خۆی هەیە ینی ئەکرێت ئەم سیستمانە هەر یەکەیان لە ڕێی لاوازیەکەوە لە ڕێی لاوازیەکی ئەمنیەوە کەسێک زەفەری پێبەرێت و بتوانە داخلی سیستمەکەیان بێت ئەمە بێجگە لەوەی کە لە بەغدا مرکزیت ئەو بۆ خۆی داتا سنتەرێکی هەیە ئەم داتا سنتەرە تەحکومی هەموو شتێکی پێواکرێت بە نمونە ینی تۆ سیستمێکت هەیە داتات هەیە ئیتر هەر کۆمپانیایەک بێ دەستگایەک بێ من ئەم سیستەمەم داتای تێ ئەتوانم داتایە بسڕمەوە ئەتوانم داتایە زیاد بکەم ئەتوانم داتایە دەستکاری بکەم واتە کەسێکەیە پێڵێن ئەدمین لەسەر و هەموو کەسێکەوە دەسەڵاتی هەیە بەسەر ئەم سیستمەیە ئەمەی لای بەغدایە هەر یەک لەم ئامێرانی کە باسمان کرد خاڵی لاوازی خۆیە بە نمونە ئامێری یەکەم کە بایۆمەتریەکەیە ئەکرێت ئەمە لە ئاستی عالەم ئەگەر تەرکیزەکەش لەسەر عێراق نەبێت لە ئاستی عالەم بە پێ و توێژی ناوانی کراوە لەسەر ئەم ئامێرانە هەڵەی زۆرە کەم و کورتیشی زۆرە واتە قوبوڵ کراو نییە بە ڕێژەیەکی کەم قوبوڵ کراوە لای چەند وڵاتێ سیستمی پەنجەمۆرەکە یا بایۆمەتریەکە هەڵەکەی ئەوەیە کە شوێنی فلاشی هەیە بەڕاستی و کۆنێکت ئەکرێت لەگەڵ ئامێری ترا لە ڕێگەی کێبڵ و USB و زایدەن ئەتەرنێتە خوێنێتەوە
ئەمەش بابێکی ترە کە ئینتەرنێت خۆی ئەتوانێت زۆر شتی لێەوە بکرێت لە ڕێگەی IP و کۆمەڵێ ڕێگەی ترەوە. ئەم سیستمی بایۆمەتریای من یەک نمونەی سادە باسەکەم ئەکرێت لە ڕێگەی فلاش میمۆریەکەوە فایلێکی زیان بەخش تێکەڵی ئەم بایۆمەتریە بکرێت کە من ئیعاز بم بۆ ئامێرە یا بەو جیهازە ئەو بۆ نمونە لە بنکەیە کە 1000 دەنگدەر هەیە من ئیعازی ئێمێ ئەڵم لەم 1000 دەنگدەرەی کە دێن بۆلات پەنجەمۆری 200 کەسیان بخوێنەرەوە بەشێکیان بخوێنەرەوە. واتە ئەمە نمونەیەکی بەسیتە کە ئەگرێت لەسەر و ئامێرە لە ڕێگەی فایلێکی زیان بەخشەوە بکرێت. ئەم بایۆمەتریەکەیە ئەگەر بین بۆ بەشی سنووقەکەش کەم و کورتی خۆی هەیە. ئەوەی کە ئێستا قسەی لەسەر لە بابەتی سنووقەکە ئەوەیە ئەو تیشکی سەوزەی کە لەسەر سنووقەکەیە گومانەکان لەسەر ئەوەیە کاتێک کەسێک دەنگ بە کاندیدی ئەیات فۆرمەکە خاتە ناو سنووقەکەەوە سنووقەکە وا بەرمەجە کرابێ وا فایلێکی زیان بەخشی تێکەڵ کرابێت کە ئەم دەنگی دراوە بە تیشکەکە بیسڕێتەوە ئەو ئازی کەسێک یاوێتیان بەرمەجە کراوە لە باتی ئەم ئۆتۆماتیک بیکە بەسی واتە زۆربەی دەنگەکان وا لێ بکە بە نمونە ئەگەر 500 کەس دەنگی یابێ ڕەنگەی ئازەکە وا ئیشکە بۆ 200 کەسیان وابێ بۆ 300 کەسیان وابێت چکە ئەتا بۆی گومانەکان کەمتر بێتەوە. ئەمە لە ئاستی عالەم بەو جۆرەیە بەڕاستی. ئەمە خاڵی لاوازی ئەو سنووقەیە. جیهازی سێمیش کە جیازی ناردنەوەی داتاکانە من بووکو بۆ چوونی خۆم کەمترین گومان لەسەر ئەم ئەجهیزە هەیە چکە پێش ئەوەی داتاکە بگەڕێتەوە بە بەغا نەتیجەکە ڕاگەیەنراوە و بە نافەرمی ئەگەر لە 100%یش نەبێت شتێک ڕاگەیەنراوە کە نزیکە لەوەی کۆمیسیۆنەوە. ئەم جیهازە بەڕاستی لە ڕێگەی قەمەر سناعیەوە داتاکانە گوازێتەوە. قەمەر سناعیەکەش عێراق خاوەنی نییە یعنی بۆ نمونە تورکیا هەیەی ئیمارات هەیەی ئەم بەکرەی ئەگرێ ئەم کڵاودانە ئەم هەورە فیزیکیانە کە بۆ هەڵگرتنی داتایە عێراق لە بەرامبەر ئەوەیە پارە ئەیە واتە خۆی قەمەر سناعیەکی سربەخۆی نییە کە کەس دەداخولیتیانەکە واتە ئەمەش خاڵێکی لاوازی ئەو ئامێرەیە کە داتاگانە نێرێتەوە. یەکێکی دیکە لە ڕێگاکانی ساختەکاری دەگونجێت لە ڕێگای دەنگە پوچەڵەکانەوە بوو بێت بە شێوەیەک کۆمسیۆن ئامادە نەبووە چاودێری لایەنە سیاسیەکان وەرەقەی کارتی دەنگدانە سوتاوەکە ببینن. ئەمەش هێندەی دیکە گومانەکەی قوڵتر کردوێتەوە کە دەشێت دەنگی لایەنە ناڕازیەکان پوچەڵ کرابێتەوە. من بە نمونەیەک باسیەکەم خاوەنی کۆمپانیای مۆزیلا کە براوسەری فایرفۆکسیانەیە زۆر بەمان لە ئەنتەرنێت بەکاری ئەهێنین خاوەنی ئەم چەند ساڵە لە بواری ئەم سیستمی ئەلکترۆنیانە توێژینەوەکە سیستمی ئەلکترۆنی دەنگدان ینی ئەو سێ توێژینەوەی لەسەرێک بڵاو کردۆ لە ئەنتەرنێت لە سایتی فەرمی مۆزیلا هەیە هەموو کەس ئەتوانێت سێری بکە و سێرچی بۆ بکە. ئەم ئەڵێ بەپێی ئەم توێژیانی من کردومە گەیشتومەتە ئەو بڕواایی کە بەکارهێنانی سیستمی ئەلکترۆنی بۆ دەنگدان قوبولکراو نییە واتە باش نییە بە گونجاوی نازانێت بەپێی ئەو بەڵگە و دۆکۆمنتانی کە بڵاوی کردێتەوە چکە ئەڵێ لاوازی زۆرە و زیرەکیش نییە سیستمەکە واتە خۆی ناگونجێنی لەگەڵ هەموو دۆخێکە بە نمونە تۆ ئەگەر کەسێک دەنگ با لەسەر فۆرمەکە ڕەنگە بیەوەی مەبەستیەوە بێت دەنگەکەی خۆی بسووتێنێت دەنگ بە 4 لایەن با یان 4 کاندید بە 5 کاندید بە ئەڵێ بە نمونە ڕەنگە تۆ ئەم سیستەمە وا بیخوێنێتەوە یەکیان هەڵبژێرە کامیان لەسەر و ئەوەیە تیشکەکە بیا لەو ئەوە وەرگێت واتە سیانەکانی تر بە سوتاو داینانێت. ئەم بە نمونەیەک باسی کردووە لەبەرەوە هەم کۆمەڵە پەیمانگە و کۆمەڵێ سنتەری تر توێژینەوەیان کردووە ئەوانیش پێیان باش نییە لەبەرەوەی ئەڵێن هەڵەی زۆرە. ئەوەی من لە سیستمەکەم کۆڵیوەتەوە و چەند جارێک پەیوەندیم کردووە بۆ کەسانی کە لە کۆمسیۆن مۆزەفن ئیشیان کردو من پێش ئەوەی ئەم بابەتە ڕووبە بە دوواداچوونم کرد تەلەفۆنم کردووە بۆ کۆمەڵێک لە کارمەندی کۆمسیۆن هیچیان ئامادە نەبوون لەسەر ئەو بابەتە وەڵام بنەوە یان بە ناوی ئەوەی کە شتەکە تایبەتمەندە و نهێنیە بێ بیپارێزن لە کاتێکە ئانی لە ڕووی میدیایەوە گەریشی لێ بکەیت تا حەدەی سنووری ئەوان نەبەزێنی ئاساییە لەبەرەوەی حەقی خەڵکە تۆ بزانی ئەم سیستمە چۆنە و لە چی پێک دێت و چۆن پارێزراوە لەبەرەوە وەکو ڕای منیش ئەم سیستمە پارێزراو نییە تا حەدێک لەبەرەوەی شەوێک پێش ئەوەی دەنگدان بکرێت ئەم سیستمە ئاماداکرێت لەو بنکەیە شەوێک پێش هەڵبژاردن بەڕاستی ینی زۆر شت ئەکرێتەوە ئەو ئەجیزانت لاوابێ و بزانێت چه شوێنێکە مەوقعەکان و ئەم شتەش کە ئەکرێت بەڕاستی بە بەرنامە ئەکرێت ئەوە نییە تۆ هاکەزایی لە شارێکە
هێرشێکی ئەلکترۆنی بکەی ئەم جیهازانە چەند بێ بەدڵی خۆزییا بکەین نا بە پلەیەک و کوڕای منەوەی لە بابەتەکە تێگەیشتوم لەسەر پەنجەمۆر ئیشێکی ورد کراوە کە لە ڕووی ئەکرێ فایلێکی زیان بە خشتێکەڵ کرا بێت چکە زۆر دەنگی سوتاو هەیە زیاد لە 200,000 کەس کە دەنگیان ناوت بە سوتاو هاتۆتەوە ئەکرێ ئەمە یەکێک بن لە هۆکارەکانی کە ئەم سیستمە لە ئاوازە خاڵی لاوازی ئەوەیە کە دەنگ ئەسووتێنە یان دەنگ ناخوێنێتەوە خاڵی لاوازێکی تریش ئەوەیە کە ئەوەی کە هەیە و زۆربەی لایەنەکان باسی لێواکەن گۆڕینی دەنگی کاندیدەکانە و ئەمەش بەڕاستی جێگەی پرسیارە ئایا هەر بەڕاستی ئەو ئامێرە دەنگی ئەو کەسە ئەپارێزێت یان نا. لە کۆی نزیکەی 3 ملیۆن دەنگدەر تەنیا 1,596,000 کەس بەشداری پرۆسەکەیان کردووە. لەم ژمارەیەش 209,000 دەنگ سوتاوە، بەڵام سەرەڕای سووتانی دەنگ و بایکۆت پارتی 229,603 دەنگ زیادی کردووە، یەکێتیش 193,495 دەنگ زیادی کردووە. گلەیەکان لیست و کاندیدی لایەنە ناڕازیەکانی تێپەڕاندووە و خودی کاندیدانی دوو حزبی دەسەڵاتداری گرتووەتەوە. بە شێوەیەک سەربەرز تاهیر کاندیدی دەرنەچووی پارتی دیموکراتی کوردستان لە واڵی تایبەتی خۆی نووسیوێتی زیاتر لە 500 کەس خۆیان و بنەماڵەیان دەنگیان پێداوم و یەک بە یەک دەیان ناسم کە بەڵێنیان داوە. سەرەڕای بەڵێنی داڕێکخرا و دەیان کەسایەتی هۆزەکان کاریان بۆ کردوم. ئەم هەموو دەنگە بۆ کوێ چوو؟ بنەماڵەی وەها هەیە لە یەک شوێن هەمویان دەنگیان داوە، یەک دەنگیان بۆ حساب نەکراوە. بۆ بەڕاستی یاریەکی ناشرینە و دوورە لە هەموو بەهایەکی ئەخلاقی. لە پۆستی هەمان کاندیدی پارتی کاندیدێکی دیکەی لیستی زەرد کە دانیشتووی شارۆچکەی سەید سادقە نووسیوێتی من سەرەڕای بوونی ئەو هەموو بەڵێن و کۆکردنەوەی دەنگە تەنیا 11 دەنگم بۆ گەڕاوەتەوە و تەواوی قسەکانی ئێوە پشتیوانی دەکەم و ڕاستە. زانا تۆفیق یەکێکی دیکەیە لە کاندیدە دەرنەچوەکانی پارتی و لە پۆستێکی فەیسبووکی دانووسیوێتی ئەرێوا دەردەکەوێت هەندێک لە دەنگەکانی براتان پشیلە خواردوێتی چونکە ئەو وێزگەیەی دەنگم لێداوە کە ئەحمەدی خانیە لە بەختیاری یەک دەنگی منی تێدا نییە. سەرەڕای ئەوەی خانەوادەکەشم دەنگیان بۆ داوم. تۆ بڵێ چوو بێت بۆ کام کاندید؟ نازانم ئێوەش هەمان کێشەتان هەیە؟ پاشان وێزگەکانی تر هەمان کێشەیان هەیە؟ زۆربەی پشیلە خواردوێتی و سەرنگوم بوون. ئەوەی بەدواداچوونم بۆ کردووە. زیاتر لە 2180 دەنگم دیار نەماوە. پەیام پەیوەندی بە ژمارەیە کاندیدی دەرنەچووی دوو پارتە دەسەڵاتدارەکەوە کرد. سەرجەمیان گومانی خۆیان لە پرۆسەکە ڕاگەیاند و وتیان چاوەڕوانی وەڵامدانەوەی تانەکانمانین کە لە دوایی ڕاگەیاندنی ئەنجامەکان بە شێوەیەکی فەرمی پێشکەشی دەکەین. کاک محەممەد ئێستا لەوشی بینەر ئەو پرسیاری لا دروست بێ بۆچی کاک محەممەد قبوڵی ناکالەوەی کە جنابەت دەنگت بەدەستنێنا و کورسیت بەدەستنێناوە. ئایا ئەم شەڕەی کە ئەو کاندیدانەی بەتایبەتی دەرنەچوون دەیکەنەوە دواتریش ئەو حیزبانەی کە با بڵێن ئاستی ئەنجامەکانیان بەدڵ نییە لە ئەنجامی ئەوەیە کە بەڕاستی نەتیجەکان قبول ناکەنیان ئێوە پێتان وایە دەنگی دەنگدەرەکانتان برا و دزراوە ئەو بەڵگانە چین ئەو پاساوانە چین کەوای لە ئێوە کردووە یەقینتان هەبێت لەوەی کە ئێوە دەنگەکانتان براوە کێ ناڵێ کاک محەممەد خۆی ئەم 300 دەنگە یاخود ئەم 320 دەنگی بەدەستێ نابێ چی وای لە ژەنابتان کردووە بە نمونەکە ئەوەندە نیگەران بن لە بردننی دەنگەکانتان. بەناوی خوا کاگوشیار ئێمە هەموو ئەنجامی قوبوڵەکەین و بڕوامان وایە ئێمە خۆمان داوامان لە خوای گەورە کردووە کە ئەگەر ئەم کارە خێری تیابەن سیمانێ خێری تیانە لێمان دوورکوێتەوە ڕەنگە بۆ داهاتوو خێری بۆ ئێمە تیان نەبووە و ئەو کەسە نەمانێتەوە ناو خەڵک بۆیە من قوبوڵ یەکەم ئەمە بەڵام قوبوڵی ئەوەم نییە کە لە دوای تحقیق و تحقیقکاری من قوبوڵم بوو کە دەرنەچوم بەس دوایەوەی کەوتینە بە دواداچوون بۆ حاڵەتەکان یعنی من چەندین حاڵەتمان بەدی کردووە کاکە من بۆ نمونە من کەسی نزیکی خۆم هەیە عیلی خۆم هەیە لە مەکتەبا دەنگیا و من ڕێژەی دەنگەکەم کەمتر بواتێتەوە کابرا سوێندم بۆ دەخوا
بۆ نمونە من لە مەکتەبێک لە تەکچە کە ناوی بەردەقارەمانە مەکتەبی بەردەقارەمان چواردە کەسی خۆم مەکتەبەکە ناوی بەردەقارەمانە چواردە کەسی خۆم لەوێ دەنگی داوە کە زۆر شایدن کارمەندی کۆمیسیۆنی ئەو شوێنەم هەیە من دوو دەنگم بۆ هاتووەتەوانێ کاکە کەس هەبووە خۆی ینی بە هاوڕەکانی ترمانی وتۆ لە کەناڵی ئاسمانی پێیان کە ینی من نایناسم من ئاگام لێ نییە خۆی وتوێتی دەنگم ماوە بە کاک محەممەد دەنگەکەم نەگەڕاوەتەوە لە شوێنەکەیە چەندین نمونەی بەرچاوی تر کە هەن کە لە مەکتەبی کاوەی سلێمانی لە نۆ دەنگ سێ دەنگم بڵاتێتەوە بەشێکی دەنگەکان ڕسممان پێ ڤیدۆمان پێ یعنی لە شوێنی دیکە کاکە ئێمە هەر بەسیترین شت کاندیدەکانی دیکەی خۆمان یعنی ئەتوانن لە حملە ئینتیخابیان لیان پرسن من قبوڵمە دەرنەچوون و ئەم هاوارەی ئەشیکەم بۆم نییە بڵێم کاکە منەوێ دەرچێنن من شتی وام نەوتووە من داوای حەقی خۆمەکەم ئەمێ ڕێژەکەی خۆمم دەستکەوێت ئەمێ ئەو خزمەتەی کردومە ئەو 18 ساڵی کە من لەگەڵ بینەرە قەت خۆم جیانە کردوێتەوە لەگەڵ ئەو خەڵکای خۆم جیانە کردوێتەوە لەگەڵ هەمووی برادەر بووم بڕوا بکە کە کارمەندی کۆمیسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە ینی با ناوی شوێنەکە نەڵێم کە چۆتە ژوور و هاوڕێکانی وەرزشکارەکان پێوتۆ تو ئەو خوا دەنگمە بە حەمەی پێیان یعنی ئاوا سوێن دیاون شایدمەیە بۆم قسێ شایدمەیە کە شایدەکە هەر لە چواردەوری خۆمان کاک محەممەد چەند وعدت وەرگرتووە بە وعدی یەقین کەوتویانە دەنگە ئێمە هەر ئۆتۆماتیکی چەند بڵێ نیوەی لێەکەینەوە باشە نیوەی با من یەک سەراحەتت پێ بڵێم هیچ کاندیدێکی کۆمەڵی دادگەری کوردستان هێندەی محەممەد ئیبراهیم چالاک نەبووە لە بانگەشەی هەڵبژاردنە چۆن وەکو ڤیدۆ هەموو کەس ڤیدۆکانی منی بینی وەکو شایدی لە پارتیەوە لە یەکێتیەوە من شایدی بەس کەسەکانی خۆم نەبوو لە ناو حیزبی خۆمە شایەتی ڕاگەاندنکارەکانی کەناڵەکانی تر بوو شایدی کەسەکانی دیکە بوو کە سەر بە پارتین سەر بە یەکێتین پلەی باڵایان هەیە و نزیکن لە کەسە گەورەکانی یەکێتی و پارتیانە من شایدیم لەلایەنەوە لەبەری بۆ من بۆ خەڵکیشم کردو من بۆ وەرزشکاریشم کردو من تەنها بۆ کاری حیزبی ئیشم نەکردو یعنی من لە هەموو شوێنێک لە پێنجوێنەوە تا ئاگاتە دەڤری ڕاپەڕین کە ئاوا وەریگرینەوە تا چێتە چەمچەماڵ و تەکێ و شۆڕش ئەم نەفسە تیمی هەبووە تیمەکەم کە پێگاتوە لە چی پێگاتوە لە وەرزشکارەکان پێگاتوە لە یاریزانە دیارەکان کە کارتیان دابشکەوتەوە بانگەشەیان بۆ کردوم یعنی چواردەور و خزم خوان کاکە من لەو شۆڕش و چەمچەماڵایە خەڵکمە بوو توتی کاکە وەڵای من فۆرمەکەم کەرکووکە بەس بەخوای گەورە دەنگی خێزان و ئەوە دانیشم ئیشی بۆکەم خۆ ئەگەر و زەلامە مەبەستی درۆ بوو بێ لەگەڵ منە ئەشیت کاکە خۆشم دەنگێتی چەند هەزار کەس زاهیرەن وەکو وعدیا وەکو چەند کەس وەکو ڕوبەڕوو بینی نوێنەرەکانی چەند کەسیان بینی کە ئەی خەمڵێنی بەونی چەند کەس وعدیاندا بە کاک محەممەد من ئۆتۆماتیکی نیوەی لێکەمەوە من لەگەڵ کاک حاجی فارۆق کە بەڕێوەبەرم بۆ پێشتر لە کەناڵی ئاسمانی پێیان لە ناوەڕاستی حەملەی ئینتیخابوویا بووین وتی محەممەد من لە شتێک دڵنیاتەکەمەوانێ وتی 3500 دەنگ بێنە دەرچووی زای من چیم پێوت ئەوەندەم وعد وەرگرتی بوو بە کاک فاروق و دوتم کاک فاروق من ئینشاءالله پۆز لێ نایەم لەبەرەوەی من بەس ئەگەر ئەو خوایە خۆی ویستی لێبێلەوەی کە من دەرنەچمەنگدام لە منافەسەی مامۆستا عومەرەکەم لەبەروی زۆر زیاتر لەوە وعدم وەرگرتەوە بەس لە دەربەنی خانە 700 بۆ 1000 دەموچاو ڕوبەڕوو وەکوتی پیاوی پیاوانە پیاوی بەوعد پیاوی بەویقار کاکە بەشێکیان لە ئەنجومەنی کۆمەڵی خۆمانە یعنی کاگو شار شتێک زۆر نامەنتیقی ئێستا بۆ نمونە با منەوەت پێ بڵێم بۆ نمونە من 4000 کەس وعدی پیاوم بۆ دەنگدان من 328 دەنگم بۆ هاتوتۆ هەر بێنە منتق و بێنە سەر لۆژیکێک کە تۆ دانیشی باوەڕ بە مەبکەی منتقی تایە من بە 3700 کەس بڵێن دروی لەگەڵ کردو لە کوی 4000 یعنی ئینسانم شتە بیرکاریان کاکە گریمان کۆمەڵێک کەس هەیە با نەژڵێم یعنی وعدەکان نەبردووە بڵێ پابەندیی تریانە بۆ کاکە نەیانتوانی 1000 نەیتوانی کاکە وتمان 2000 نەیتوانی کاکە وتمان 3000 نەیتوانی ئەمە من بەس باشیشی خۆمەگەم باسی ویشە ناکەم کە عیلەم و خانەوادەم و خوانێ بڕێ من ساحەبی 4 برام و خێزانم لە شوێنێک داوامە کاکە لە ناو خەڵکە و هاوکاری خەڵکەکە کاکە لە خستخانەی بەخشین هاوکاری خەڵکەکە لەوەی کە لە لای دکتۆرەکەی بەدەماتن چەندین کاراسانی بۆ نەخۆشەکان کردووە ئەم نەخۆشانە محیبەتێکی تایبەتیانێ ڕۆژێ ماسی بووێنن ڕۆژێنگوینی بووێنن ڕۆژێ گوێزی بووێن عنی ئەو نەخۆشەویستە لایەن
ئەم تەکلیفی لێ کردوون بێ کە سوکاری خۆم بێ کە سوکاری ماڵی خەزورانم یعنی هەموو ئەمانە من لە پشتم بوون و پاڵپشتیان کردوم ئەم ڕێژەیە زۆر یعنی ناچێت گاڵتەجاڕی ناچێت عقلۆ ئێستا من پێت ئەڵێم من 1000 دەنگ بواە ڕێگاوە پاڵمایە هەموو کاکەچیان زۆر ئاساییە زۆر ئاساییە من تەنانەت لەگەڵ باوکمایکەین بە سوحبە دەڵین دڵنیاین لەوەی کاکەمە ئێمە 3280 دەنگە بەزە سفرێ کردەوە لەبەری چەندین مەکتەب دەنگیتیایە بە سوێن خواردن پێ بەڵێن دەنگێکم بۆ هاتۆتۆ لە 14 دەنگ دووم بۆ هاتۆتۆ لە 8 دەنگ 3 دەنگم بۆ هاتۆتۆ لە 9 دەنگ 3 دەنگم بۆ هاتۆتۆ ئەمانە هەمووی من بە سوێن خواردن هەمە کەسی نزیکی خۆمن من کەسێکی کۆمەڵایەتیم بە تایبەتی لە ناو گەنجان و وەرزشکارانە ئەوەندەی من یعنی ئێمە دوو بەربژێری ترمان هەبۆ وەرزشی لە لایەن یەکگرتووی ئیسلامی کوردستان وارووا لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانن خۆتان بچن راپۆرت و بە دوواداچوونکەن لە ئەلفەوە تا لە وەرزشکارانە پیاە بێت لە پێنجێنەوە وەرە تا سەنگەسەر و ئەو دیۆ بڕۆ باشە بڕۆ هەموو ئاوا خەڵک مقابلێکە بڵێ شەعبیەت و ناسراوی و تێکەڵاوی مەحەممەد ئیبراهیم زیاترە یا فلانە کاندیدی وەرزشی یا فلانە کاندیدی وەرزشی من بە تەحەدام قسەیەکەم لە زۆربەی یاریەکان و ناوخۆیەکانیشە ئامادە بن لۆ شایەتێکە بە تەحەدام قسەیەکەم بڕۆن سەیری بکەن لەوەی کە لە پێنجێنەوە بۆی بڕۆن تا سەنگەسەر و بپرسن لە جەماوەری و لەوەی کە چێ ناسراوە و چێ دیارە و چێ تێکەڵیانە و چێ کۆنتاکتی ڕاستەوخۆیە بەرکەوتنیە کاکە من لە حەملەی ئینتیخابیە چوومەتە کەلار چوومەتە قەڵاتزە چوومەتە ڕانیە چوومەتە حاجیاوە دووجار چوومەتە چەمچەماڵ چوومەتە تەکیە چوومەتە باینجان کاکە من باینجانم بەسەر کردوتەوە بڕۆ بزانە کاندەکانی تر لە چواردەوری سلێمانی دوورکەوتونەتەوە لە غێریەوەی کە حەفلی بانگەشیانە بوو بێت نوێنەرم لە کفریشە بووە کە برادری نزیکی خۆمە یعنی زۆربەی سەیران وشت پێکەوە هەرڕوت کاک محەممەد کۆتا پرسیارم ئەمەوێ ڕوو بکەیتە حیزبەکەی خۆت کە کۆمەڵی دادگەریە ئەبێ کۆمەڵی دادگەری چی بکە ئێستا ئێوە دەنگێکتانێ و خەڵک متمانی پێکردنەوە دەنگە دزراوە بەجددی حیزبیش ئەبێ هەڵوێستی هەبێ من نامێ بتخەمە مووقیفێکەوە پێش حیزب مووقیف دەربڕیان قساکە من خۆتان نەزانم خۆتان چاک مەناسن کەسێکم ڕاشکا و قساکە من وەکوی لە کاتی حەملەی ئینتیخابی شاوت مێسەش ئەڵێمەوە کۆمەڵبوون من بە زۆر نیان کردوم بە کۆمەڵ خۆم کۆمەڵم هەڵبژاردووە خۆم اختیاریۆم کردووە کە من ئەندامێ بم لە کۆمەڵی دادگەری کوردستان و بە شانازی شۆمەم قوبوڵ کردووە و بە شانازی شەوە خۆم بە دڵسۆزێکی حیزبی کۆمەڵی دادگەری کوردستان نەبینم لە کوردستان و پێم وایە ئەو خزمەتەی کۆمەڵی دادگەری کوردستان بە هاوڵاتیان هێرێمی کوردستان و لە ڕێی کەناڵ یاسمانی پەیامەوە بە وەرزشکارانی کوردستان و بە دەمەوە هاتنی کێشەکانیانی کردووە هیچ حیزبێکی دیکە نەکردووە ئەمە بۆ ئێرە بەڵام لێرە دیویشی ترمانەیە من چەندین هاوڵاتی یەکا کە دەنگدەری کۆمەڵ نەبووە بەخوای گەورە دەنگدەری کۆمەڵ نەبووە لەبەر احترامی من و توێتی بەخوا دەنگما بۆ کۆمەڵ ڕسمی بۆ ناردوومەتەوە کاکە سەر بەلایانی تر بووە ڕسمی بۆ ناردوومەتەوە ینی بەشکە من باوەڕی پێ بکەم توێتی آخر ئەمە لێرە وەڵێن تۆ سەر بە حیزبێکی تری دەنگەکەم نەیابەتەوە ڕسمم لایە ڤیدۆم لایە کاکە ڤیدۆم لایە لە شوێن لە شارۆچکەیەکی کوردستانە بە ڤیدۆ من فۆرمەکە توانم نیشانتانی بم یعنی پێشتان بڵێم کەسەکە چییە کە ئەندامێکە لە حیزبێکی گەورەی هەرێمی کوردستانە دەنگی داوە بە من ڤیدۆی بۆ کردوم بەشکە باوەڕی پێ بکەم تێگەشتی لەبرات بۆیە ئەم دەنگانە من هاوارەکەم بۆ نییە کە بڵێم من دەرچووم بۆ پەرلەمانی کوردستان نە من ئەمەوێ مستحقاتی خۆم وەرگرم ئیستحقاقی خۆم وەرگرم و دیاری بکرێت لەوەی من چەند دەنگم هێناوە و ئەو کەسانە کە سوێن دەخۆنە بێم ڕقەمانەم بۆ بگەڕێتەوە دەرچوونم ناوێ من تەنها ژمارەکەی خۆمم هەیە و لێرەوە من پەیامێکا ڕاستاکەم ئەگەر بێت و ئەم ئینتیخاباتە تامان زۆر کەس دەڵێڵێ بۆچی نەچوون پێشتر ئەمە ڕسمی بگرن و نازانم چیکا کە ئێمە هەمووی وتوتی هەڵبژاردنێکی بێغەشە و هەڵبژاردنێکی بێ ئەوەیە و بێ ئەوەیە ئێخۆ من ناتوانم بە خەڵک بڵم ئیلا بە زۆر ڕسممەوە بگرە من لەسەر ئەم ئەو هاوڵاتیش مەجبور نییە یعنی مەجبور نییە ڕسمی بگرین تقریبا 20 ڕسمم لایە کاکە سێ ڤیدۆم لایە ینی وەکو ڤیدۆر سێ ڤیدۆم لایە هی دەنگەکە هیچ کە ناوچەکانە بەشکە ینی بچم بە دوواداچوونی بۆ بکەمانێ مەبەستەکەی من لێرەیەوێ پەیامی منەمێ ئەگەر ئەم هەڵبژاردنە ینی با منەم ئەگەرە شیتیەکەم لەبەروی زۆربەی زۆریان دڵنیان ێستا کە ساختەکاریی گەورە کراوە
ئەگەر ئەم ساختە کاریە گەورەیە کراوە من داوا دەکەم وەکو کاندیدێک وەکوەوەی کە قوربانی یەکم چونکە من پارەم سەرف کردووە خۆم ماندوو بم هەوڵم داوە و یاری بە سومعەم کوراوە بەو ڕێژە دەنگەی کە ئیراوە بە من چونکە من کاندیدەکانی کۆمەڵیش خۆیان شایدن کە من سێقات و چوارقاتیەوە من یعنی بێمنەتم لەوە با بڕۆ لە کاندیدەکانی تری کۆمەڵ خۆی بپرسەرەوە لە حەمە چێیە و چۆن باسکراوە ئایا و ڕێژە دەنگەی کاتۆتەوە چییە ئەبێ حیزب هەڵوێ زۆر بگری ئەمە ساڵی داهاتوو انتخاباتی پەرلەمانی عێراقە من چۆن بە خێزانەکەی خۆم بڵێم وەرن کاکە من کۆمەڵم وەرن کۆمەڵ فلانە کاندیدی باشی وەرە دەنگدەن بەم کاندیدەی کۆمەڵ باسپێنێ دیفاعتان لێ بکە ئەو بۆ خۆم دەنگی پێداوم من غەدرم لێکراوە نەمتوانیوە داوای حەقەکەی خۆی بکەم ئێستا من چۆن بتوانم بۆ کەسێکی تر داوای دەنگ بۆ کۆمەڵ بکەم ئەگەر نەشی توانی ئەسحب الئیمان ئەوەیە کە بەشداری لە پەرلەمانی کوردستانە کەیسا فشارێکی زۆری لەسەر وەکو کاندیدێک ئەڵێ چی وەکو کاندیدێکی وەکو خۆتەڵێ قوربانی تا چەند بە ئەگەرێکی کراوەی زانی تۆ کاتێک کۆمەڵی دادگەری ناتوانێت ئەو حەقی وەربگرێتەوە ئەی بچێتەوە بەشداری لەو پەرلەمانە بکات بەجددی ئەم جاریان کۆمەڵی دادگەری زەرێکی گەورە ناگات زۆر زیانەکە من پێ دەڵێم زۆر زیانەکە پێویستمان بەوەیە کۆمەڵ قوربانی بەم 4 ساڵی بەشداریکردن لە پەرلەمانی کوردستان باوە داوای لێبوردن لەوە ڕێز مامۆستا عومەر بە ڕێز کاکسیر و حەمەخان بە ڕێز کە عەبدولستار مەجید کە بڵێ ئێمە هەڵوێستێکی سیاسی وەرەگرین لەبەرەوەی ئەمە بە دەنگەکانمان کراوە چونکە گەنج حەزی بە کاردانەوە مانەوەی یەکەم حیزب بێت من حەز دەکەم کۆمەڵی دادگەری کوردستان یەکەم حیزب بێ ئەو مەسئولیەتە بخاتە سەر شانی خۆی کاکە با 4 ساڵ لە ناڕەحەتیا بژین با 4 ساڵ ئێمە موچەمان ڕێژەیەکی لەکەم کرێتەوە بە پێوەی کە ئەو موچەیە لە پەرلەمانتارەکان ناگیرێتەوە کاکە بە پێوە موچە لە هەموو ئۆرگانەکان کەم کرێتەوانێ ئێمە 4 ساڵ لە ناڕەحەتیا ژین دوایی بەرهەمەکەی ئەچینەوە دوایی گەنجێکی زۆریە بەدەمانەوە کە من بچم بۆ دەنگدان دەنگ دەدەم بە حیزبەکەی خۆم بۆی باڵادەستی وەرگێ دەنگەکەمیان پێ ناگە کە من نەشتم بۆ دەنگان هیچ لە مەسەلە ناگۆڕێت کەواتە بۆ خۆم سەقلت کەم و دانیشم دەنگ بدەم ئەمە پەیامی منە دەکرێت لە ڕێگەی فلاش میمۆریەک و دانانی فایلێکی زیان بەخش لە ناو ئامێری ناسینەوەی کەسی دەنگدەر و خوێندنەوەی پەنجەمۆر وا پرۆگرام بکرێت یان وا لە سیستمەکە بکات بە ڕێژەی لە 90% دەنگدەری ئەو بنکەیە پەنجەمۆرەکەی نەیخوێنێتەوە و کەمترین ڕێژەی دەنگدان تۆمار بکرێت لەو بنکەیە یان وا پرۆگرام بکرێت دەنگی چ لایەنێک و چ کاندیدەی قبوڵ بکات یان وەربگرێت و بیخوێنێتەوە لەم پەڕاوی دەنگدانەدا بەڕوونی دەردەکەوێت دەنگدەر متمانەی با عیماد بەشار کاندیدی سربەخۆ بەخشیوە بەڵام دەنگەکەی گۆڕاوە بۆ پارتی دیموکراتی کوردستان و ناوبراو لەو دەنگە بێبەش کراوە لە ئێستادا میوانداری یەکێک لە کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕانم کردووە لە بازنەی سلێمانی ئەویش بەڕێز هەردی شێخ عوسمان لە شێخانی بەرزنجە کە ناوبراو تەنیا 8 دەنگی بەدەستێناوە واتە تەنانەت ئەو خزمانەی خۆی کە وەکو ئامۆزا و کەسی نزیک و خۆی ئەڵێ ئەگەر ئەوانە دەنگیان پێدا بم ژمارەکە زۆر لەوە زیاترە ئەو هاوڕێ نزیکانی کە دەنگیان پێدام ژمارەکە لەوە زیاترە دەڵێ ئەمە ڕوون دیارەکە دەستکاری کراوە من پێم خۆش بوو لەم بەشەی بەرنامەکەدا گفتوگویەکی لەگەڵا بکەم بزانم تا چەند بە ڕاگەیاندنی ئەنجامەکان تووشی شۆک بوو زۆر سوپاس کاکە دیوەم دەرفەتە جەنابەت چی ئەڵێ لەسەر ئەنجامەکان پێت وایە کە دەستکاری کراوە ئەوەی کە دەنگێکمان هێناوە بەڕاستی ینی هەژ دەنگ وڵای هەرڕوم نییە باسی کەم یعنی هەژ دەنگ نازانم چێ دەنگی پێیاوە ئەمەیان لا بردووە چونکە ئەمە تەزویر کراوە تەزویر کاکە خۆ ئەم جیازە ئەم کارتێکیکەی تێناویەوە 20 چرکە 30 چرکەی پێ ئەچێ لەم کاتەیە ئەم مۆرەی کە تۆ لیستەکە دیاری کردووە مۆرە هەڵەگرێتەوە ئەیاد لە لیستێکی کە ئاوا تەزویرەکە کراوە بەڵام ئەوەندە بە شێوازێکی زیرەکانە و ئەوەندە بە شێوازێکی مهم کراوە باوەڕت هەبێ هیچ کامێک لەو حزبانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن حزبە تازە دروستبووەکان و هەم ئەوانەشی کە ئەزمموی زیاتریان هەیە و لە دەمێکە لە دێر زەمانەوە حەزبن و بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە ئەوانەش ناتوانن ئیسپاتیکەن چونکە ئەوەنە بە مهمی کراوە ئەیە خەڵکێک هەیە لە کاکە بەڵگەت هەیە کە تەزویر کراوە کاکە بەڵێ بەڵگە هەیە یعنی من کەسانێک هەیە تقریبی 16 نەفەر بۆ 20 نەفەر تەنها ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆیان هەبووە ئەوانیش بە هەمان شێوە یعنی سوودمەند نەبوون لەوەی چایەکی من بخۆنەوە باشە بە غەیری ڕێز و احترام
دەنگیان پێداوم یعنی ئامادەی ئەوەی تیا بێت سوێن بخوا کە ئەڵێ دەنگم پێداوی ئێستا دەنگەکەی نییە ئەمە تەزویر کراوە دەسەڵات عەرز و ئاسمانی وڵاتەی بەدەسەوەی سەروەت و سامان خێر و بێری سەر زەوی و ژێر زەوی بەدەسەوەی زێر و زی و گەوهەری وڵاتەی بەدەسەوەی بچۆرە مەکتەب بچۆرە خەستەخانە بچۆرە مزگەوت بچۆرە نادی بچۆرە شوێنە گشتیەکان بچۆرە هەموو شوێنەکان بە باش و خراپیەوە بە جوان و ناشرینیەوە خەڵک بدوێنە گفتوگۆی خەڵک وەربگرە ڕای خەڵک وەربگرە لە 160 بۆ هەفتای ناڕازیە ئەی خێرە دەنەکانی ئێوە زیای کردووە دەنەکانی دەسەڵات 250,000 بۆ 150,000 هەر لە یەنێکیان زیای کردن نزیکەی 400,000 ئەمە هەمووی تەزویر کراوە تەزویرەکە لەو کاتەیە کرا کە بەڕێز سەرۆشی هەرێم سەردانی ئێرانی کرد و هاتەوە بەڕێز سەرۆشی پارتی ڕایگەیاند کە سەردانەکە سەرکەوتوو بوو ئەی سەردانەکەیان بۆ تورکیاش سەردانەکەش چەند ڕۆژێک پێش تورکیا سەردانیان کردووە بۆ ئەوە بۆ کە بڵێ نەتیجەکە تەکیدی لێکەنەوە قورئانێک لە گیرفاندا ئەویست بڵێ ئەو قورئانە دەسەڵاتی کوردی بەس ناتوانێت دەستکاری ئەمە بکە دەسەڵات نەیتوانێت دەستکاری ئەمە بکە ئەمیش لەبەرەوەی کەلامی خوایە دەستکاری هەموو شتێکی کردووە کەلیمەیەکی لێ دەربێنە نەقسی ئەبێ معناکە نابەخشێ کەلیمەیەکی لێ زیاکە هەر نەقسی ئەبێ بۆیە ناتوان دەستکاری ئەمە بکەن ئەگەر نا دەستکاری هەموو شتێکیان کردووە غەدر و ناحەقیان لە هەمووی کردووە کاکەیان سلفە زەواجە وەستاوە عقارە پێشینەی خان و بەرە وەستاوە قەرزی کشت و کاڵیە ئەو نە قورسە کەس ناتوانێت وەری بگرێ باسی تراکتۆرەکەن بیهێنن بۆ جوتیار تراکتۆرێکیان هێناوە جوتیار داوای تراکتۆرێکی کردووە بۆ نمونە داوای تراکتۆری هۆڵندی کردووە ئەمان چون تراکتۆرێکی کیان بۆ هێناوە خۆیان کۆمپانیا حیزبیەکان کە سەر بە خۆیانە لەگەڵ کۆمپانیایکی ئەوروپیان ڕێکەوتون جۆرە تراکتۆرێکی کیان هێناوە ئەم ناحەقیانە هەمووی هەبووە بۆیە ئەو جیازەش کاکە خۆ قورئان نییە یعنی بە شەرێک دروستی کردووە وەکو من و تۆ زۆر ئەحتیادیە ئەحمەدەکا بە مەحموود عوسمانیشەکە بە عومەر حاڵەتێکی زۆر تەبیعی ئەکرێت لە لوبنان بینیمان مۆبایل تەقیەوە کاکە تەرازوی ئەلکترۆنی لەسەر عربانەی بەقاڵ تەقیەوە یعنی ئەم شتانە هەمووی ئەکرێ بۆچی ناکرێ کاکە یعنی هۆکار چییە کە نەکرێ تەزویر کراوە بەڵام دڵنیا بن هیچ حزبێکیش تازە بۆیان چووە سەرم جارش هیچ حزبێکیش ناتوانێت بیسەلمێنێت کەواتە ئەبێ مووقیفە بێ لەم کاتەوە نییە مووقیف ئەو لایەنانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی دادگەریە یەکگرتووی ئیسلامیە ئەم بەرەی گەلە ئەو لیستی هەڵوێستە چەند لیستێکی کەش کە هەنەوەی نوێژەر سەر بە دەسەڵاتەوە گومانی تیانە چونکە ئەو لیست و دەما لە حەجمی ئەوە نەبوو بە حەقەت چونکە دەیان خەڵک لە سلێمانی من ڕۆژانە ئەیبینم و گفتوگۆ ئەەکەین و بەریەکەوتنمان هەیە لەگەڵ هەموو چین و توێژێکا بە حکمی کار و پیشەکەم ئەبینین کە قەرزی خەڵک ینی لەو پرۆژانەی چاڤیلاندا هەیە لە پارەکەی بۆ نەژێڕامەتەوە خۆ ئەمە ناکرێ بەڕێزیان لە کەناڵەکەی خۆیانەوێ دیفاع لە خۆیەکە و بەرگری لە خۆیەکە نابێ بەڵام کاشنە دادگاکانی شکا دەکەن هیچیان بۆ ناکرێت لەبەرەوەی دەسەڵات لە پشتی ئەمەوەیەوە بۆیە خەڵک بۆی لێ ڕوون بێ بەڵام ئەم لایەنانێکێکە لە خوارەوانەوەن پێویستە ینی ژوورێکی نەشتەرگەری پێک بێنن لە دەرەوەی دەسەڵات بە لە پێک بێت لە چەند کەسێکی پسپۆڕ و شارەزا و ئەکتیڤ و کارامە و پرۆفیشناڵ زۆر زیرەک و لێهاتوو کار بکەن لەسەر ئەوەی کە بەگژن دەسەڵاتەیە بچنەوە کە نەچنە ناو دەسەڵاتەوە کە بۆ 4 ساڵی ئایندە گەر بکرێت دەچەنە لەو قەناعەتیان مادەم ئەم تەزویریان بۆ چوە سەر ئەگەر بێت و ئەم دەسەڵاتە بەخۆیان ئەم بەرە و لیست و حزبانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بەخۆیانە نەچنەوە بەڕاستی دەسەڵات ئەوەی کە دەنگەکانی بە تەزویر زیادەکەی داشی سوار بە هەمیێنێ بە حەقەت ئێسش داشی سوار بوو بۆشی چوە سەر و ئەبینین هیچ شتێکیش ناکرێت دڵنیا بن کەواتە دوو پارتی ئەو پارتانی دەرەوەی دەسەڵات ئەبێ هەڵوێستی جدیانە بێت ئەبێ هەڵوێستی جدیان هەبێت تەنها بە تاکەلایەنێک ناکرێت کاکە ئێستا ئێمە لە بزوتنەوەی گۆڕانە یعنی چەندین کاندیدمان هەبوو یعنی کە تەسەوری 5 کورسیمان کردووە ڕاستە بارودۆخی ناوخۆی بزوتنەوەکەمان نالەبار بوو نەک بەوەی بڵێن مشکیلەی ناوخۆیمان هەیە بەڵکو بەوەی کە 4 ساڵی ڕابردوو بە 6 ساڵی ڕابردوو بەشداریمان کردووە لە حکومەتە ئەمە غەڵەتێکی گەورە بوو لەسەر بزوتنەوەی گۆڕان قورس کەوت بەڵام بە داوای لێبوردنی ڕێخەری گشتی و بە داوای لێبوردنی بەڕێز کاک چۆمان سەرۆکی لیستەکە کۆمەڵێک لە گۆڕانخوازانی زویر بوو لە گۆڕان هاتنەوە ناو بزوتنەوەی گۆڕان و بۆ پەڕی خۆشحاڵیەوە هاوکاری سەرخستنی لیستی 114 نەکرد یەکێک لەوانە کاکە کە ئەبوایە سەرکەوتایە بەڕێز کاک چۆمان بوو بەڕێز کاک بێستونی شەی جەبار بەڕێز کاک موحسین ئەدیب بەڕێز یعنی
چەندین کەسی کە بەڕێز مامۆساعلی ینی ئەوانەی کەشکە ناتوانم نامێن هەمووی باش بوو هەمووی کەسی کارامە و زیرەک و شارەزا بۆ لە جەناب چەند کەس وعدی پێداوی کۆتا پرسیانم جەناب چەند کەس وعدی پێداوی بە خەمڵاندنی خۆت و 8 دەنگ بواتەوە ینی 8 دەنگ ژمارەی ئەوەی کە زۆر نزیک بۆ لە خۆمەوە یعنی زۆر نزیک بۆ لە خۆمەوە و ینی جێی متمانە بوون و سیقەم لە سەریان هەبووە بەدەر لە ئامۆزا و بەدەر لەوەی کارچەند ئامۆزاکانم هەنێشان توانم بڵێم زۆربیان لە دەسەڵاتان بە حەقەت بەڵام ئەوەکانی کە زۆر سیقەم لە سەریان هەبووە ینی بەقەت برایەک ئەگەر زیاتر لە برایەک سیقەم پێیان نەبوو بێ بەقەت برایەک سیقەم پێیان هەبووە ئەبواە تقریبی 145 دەنگێک بێت بێلەوەی بەڵێ بێلەوەی کە من خەڵکی کە یعنی نەمناسیوە بێلەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پشگیری خۆی بۆ دەربڕێ و ژمارە تەلەفۆنی بۆ نردوم یعنی زۆر بە خۆشحاڵیەوە بێلەوە منە بۆە تقریبی 145 دەنگێکم هەبووە تەنها لەو چوارچەوە خێزانیە کە بڵێ ئەروەڵام بەڵام 8 دەنگ بواتەوە 8 دەنگم بۆ هاتۆتەوە بە حەقەت شایانی قبول نییە یعنی تەزویرێکی باش کراوە کاندیدمان هەیە کاکەمە خۆی موبەڕیرە بەس موبەڕیرێکی جوانە کاندیدمان هەیە 15 ڕۆژ بەر لە هەڵبژاردن توانم بڵێم 15 ڕۆژ بەر لە هەڵبژاردن باشە کشاوەتەوە چۆتە ناو دەسەڵاتەوە 65 دەنگی هێناوە زۆربەی کاندیدەکان 65 دەنێن هێناوە ئەمەشی کە کشاوەتەوە 60 چونکە خۆیان تەزویریان گرەوە بۆ حسابە داێناوە بە ڕیتمێک باشە ئەم کاندیدە کە کشاوەتەوە باشە خزم و کەسی خۆی بۆ دەنی پیاکە کشاوەتەوە یعنی خۆ هیچ جێ بۆ ئەو ناگرێ باشە 65 دەنگ کاکە ڕێتی پێشتر موبەرمەرج کراوە بەڵێ بە بەرنامەکەیان بۆ نووسیوە کاکە ئەمە ڕێتی شوەگە دەدەنجی بێنە ئەمانوو لی تێک چووە ئەمانوو بۆ نمونە لی تێک چووە کە 5 کەس 10 کەس نەیانزانیوە کە کشاوەتەوە بەڵام ئەمڕۆ یعنی دنیای تەکنۆلۆژیا و ئینتەرنێت ئەوە پێشکەوتوو بووە هەمووی زانی هەبووە وێزگەیەکۆ مەسەرەن خۆ بزانین لە ئەوە دەنگێکەچی دەنگێ دوانە بۆ گەڕابێتەوە بەڵێ هەبوو هەر دەنە دوانەکەشم بۆ نەگەڕاوەتەوە 5 خێزان چوونەتە وێزگەیەکەوە کە ئێوارە سەیری سندوقەکانەکەن ئەڵێ دەنەکەی تیانە کاکە دەنیشمان پێیاوی یعنی چەند کەسێکیش بەڕستمەوە بۆی نردوم خۆ من پێشم نەوت ینی جێسی قەبووە زانیوە دەنگم پێەیە بەڵام بەداخەوە بەڕستمەوە بۆی نردی بەڵام لە وێزگا دەنگی تۆ نادەتەوە نا ئەوەی کە بەڕستمەوە بۆی نردوم هەندێکیانی تیا بۆ هەندێکیانی تیای نەبوو بەڵێ هەندێکی تیای بوو بەڵێ ئەوە حقیقەت و ڕاستی وێ ڕەتێکەکەینەوە هەڵبژاردنە ڕەدەکەینەوە ینی ئەکرێ ناکرێ ئێمە هەڵبژاردنەکە سەر لەبەری ڕەدەکەینەوە هەمووی تەزویر و ساختەچێتیە بەڕاستی شەرمە بۆ دەسەڵاتێک کە نەتوانێت خزمەتی میلەتەکەی خۆی بکات لە کاتێکا وڵات هەمووی زێر و زی و گەوهرە بەڵام میلەتەکە هەمووی زۆری ناڕازیە لە ئەڵێ لە 170 بەشداری کیلۆ بڕوات هەبێ نازانم بۆ لە 150 بەڵام سەروی 60 تێنە بەڕاندوو ئامێرەکانی دەنگدان لە جیهاندا چەندین جۆری هەیە و بەردەوام لە نوێکردنەوەشدان بە نمونە لە ئەمریکا لە ساڵانی 2017 بەدواوە گروپ و کۆمپانیاکانی بواری ئاسایشی ئەلیکترۆنی پێش هەڵبژاردن بانگهێش دەکرێن بۆ هاکردنی سیستمی دەنگدانەکەیان تا لەو ڕێگەیەوە ئەو کەم و کورتی و لاوازیانە بدۆزنەوە کە لە سیستمەکەیاندا هەیە و پێشوەختە بەر لەوەی کارەساتی لێ بکەوێتەوە چارەسەری بکەن. ئاواش کاندیدەکان دوای دەنگدان پەنجەی تۆمەت ئاراستەی وڵاتانی رووسیا و ئێران دەکەن بەوەی سیستمی دەنگدانیان لەلایەن ئەوانەوە هاک دەکرێت و یاری بە ئەنجامەکانەوە دەکرێت. ئەمە وڵاتە پێشکەوتووەکەی جیهانە کە بەنافەرمی خۆی دان بە هاکردنی سیستمەکانیان دەنێن ئەی دەبێت لە وڵاتانی دیکە چی بگوزارێت؟ ڕوونە کە ساختەکاری لە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا ڕوویداوە هەم بە ڕووداوی ئەلبیسەکە هەم بە ڕووداوی میمۆریەکە و ئێستاش بە ئامێرە ئەلیکترۆنیەکە کەواتە ئەوەی ماوەتەوە هەڵوێستی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتە بەوەی کە هەڵوێستێکی جددی لە بەرامبەر ئەم پێشێلکاریە وەربگرن ئەگەرنا چی دیکە دەنگی ناڕازی متمانە بە هەڵبژاردنەکان ناکات و دەنگیان لەوەی کە ئێستا هەیە کەمتر دەبێتەوە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکات.